گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگەل لە شوێنە گوێبیستیەمان سڵاوتان لەبێت. محەممەد بابانم ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرس. پرسیان جارشمان تایبەتە بە داگیرکاریەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و لەشکێشەکانی بۆ سەر دەڤەری بادینان و پاشان بێدەنگی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لەو بارەوە. بۆ قسەکردن لەسەرم پرسەش ڕۆژنامەنووس ئاراس عەلیمان لەگەڵایە لە دەڤەری بادینان. کاگاراز ئەم کاتت باش، هیوادارم باش بیت. زۆر سپاس دەکەین نزانین کە ڕەوشی ناوچەکە تا ڕادەیەک ئاوەرتەیە، بەڵام ببوورە ئەبینە عازێت بۆ بەڕێستان چەند پرسێکتان لێ بکەین. زۆر خۆشحاڵە بین. هەموو کاتێکتان باش، من لە خزمەتدام. زۆر سپاس. بەڕێز کاگاراز گەر بپرسین بە شێوەیەکی گشتی دۆخی هاوڵاتیان و دۆخی هاوڵاتیان لە ناوچەکانی دەڤەری بادینان و بە تایبەت ئەو ناوچانەی کە ئێستا لە ژێر هەیمەنەی لەشکرکێشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکان، بە تایبەت هەندێک لەو گوندانەی یاخود لەو ناوچانی کە بە تایبەت خاڵی پشکنینیان لێداناوە، بە شێوەیەکی گشتی دۆخی هاوڵاتیان چۆنە، یاخود ئەتوانین بە شێوەیەکی گشتی باز لە ڕەوشی هاوڵاتیانی بادینان بکەین و پاشان باسێکیش لەو گوندانە بکەین کە داگیر کراوە. بفەرمووی. دنوکەدا هەرچەندە نێزیکی 6 بۆ 7 ساڵەیە ڕەوشە دەڤەری سنووری لە دەڤەرە ئۆمیدیە گەلێکی خراپە ji ber ku berdewam êrişên firokên şerkerên Tirkiyeyê bi mavê van 6-7 salên derbasbûyî berdewam bûne li deverên cudayên ser Sinûriyê di navbera devera Behdînan û Bakurê Kurdistanê û dewleta Tirkiya da. Lê ew ku cihê me tirsiyê ew e ku vê havînê da beriya van tu sê heyvên derbasbûyî da me tirsî mezintir lê hatiye. Boçî mezintir lê hatiye çunke dewleta Tirk bi şêwazekî gelekî xirab yê têde nava herêma Kurdistanê da û devera Behdînan bi taybet. Hatina wê jî zêdetir ew e ku eskerê xwe daxil dike. Beriya niha birêka firokan bordoman hebûn, cihên cuda cuda bordoman dikirin, deverên cuda cuda bordoman kirin, nûkê eskerê xwe daxil diketine ve pêşhateka geleka me pirsîdar e. Ev dagîrkirina a xewelateke diye ve hatiye nava a xewelateke dî de ve rastî jî bîte dagîrkarî temamen. Dunûke da Türkiye li deverên Sinûrî eskerê xwe dînît û baregahên xwe yên eskerî li wan devera danîtin bê ku hîç behaneyeka şerî hebîtin ku bi wê behaneyê bête nava herêma Kurdistanê da. Dinûke da zêdetir şên bêjin zêdetir li 100 baregahên xwe yên cuda cuda li Sinûrî her du qezayên Zaxo û qezaya Amêdiyê ku deverên Sinûrî ne û deverên Şaxawî ne û deverên gelekên berfireh ne deverên mezin in. Dinûke da bingev baregahên xwe li wan devera berdewam danît û şer û pevçûn û birêka firokan û birêka topbarankirin û birêka pejayî jî li wan deveran dewam dike. وەکو بەڕێز شتان ئاگادارن ئەگەر بەردەوام نەبێ بەڵام ناوبەناو و ڕۆژانە دووبارە ئێمە باز لەوە کرێکە شەڕ ڕوو دەدات لەو ناوچانە و ئەو ناوچانەی کە بەڕێستانی لێن یاخود ئەو ناوچانەی کە دەوڵەتی تورکی لێیە بە شێوەیەکی گشتی ئەمە بزانم ڕەوشی شەڕ لە ئێستادا چۆنە؟ ئایا هاوڵاتیان تا چەند لە چوارچێوەی ئەم شەڕانە ئەکەونە بەر مەترسی؟ ئایا مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست بووە بە شێوەیە کە نەتوانن ژیانی ئاسایی خۆیان جێبەجێ بکەن ڕۆژانە؟ ji ber ku bordoman û dîsan topbarankirin ya berdewame li deverên taybetî jî deverên Dihêlê û Sinûrê Şêladizê û nahiya Dêrelokê û Bawmernê û devera Bedêgarê û nahiya Çemankê jî hemşên bêjin yani rojane bi dehan û sedan dûnemên rez û baxên xelkê deverê û dîsan jîngeha deverê û ew darin ku bi sedan sala darên mezinê berhemdarên wê deverê dihêne sotin ji vê dewleta Tirk ve. Ev çend e ji bilî ku
ضرر و زیانه که گله که مازن یا اکونومی بر خلکی و دوری کردیم دیسان جی خلکی و دوری ایدی نشین بسانه جیان خواه بردوام بکن در دورین گندن خواه درکبن مال خواه درکبن حاطون رو چونه بکن جبر که هیچ کسی که گارانتی اندینی نکو توپا که نهیت نووا گنده بکویدن از رو که یعنی گنده بلاوه دوران ایله که کمتر 8 کیلومتر لنزیکی سنتر قضا آمدیه عندك گلین تحقیق ترکیه دناف دور برن گندی و نیزی که مالا کتینه نگه مروف شد بیجیتن رز و باغ و رزن تدی و هردیسان کزان و هردیسان بیجن سماقه و ورزی سماقه ورزی چنینا سماقه یعنی روبره که جار مزنه رز و باغ و اوین کجیانا خلکی به دهان سالانه به صدان سالانه لسر دها تایبتی جی ایوین خو جبوار زیپاییزی لسر آوا بکر بکو برهمه خواه به دست ببینن لجعالی دولت تر به تمامی آتنا سوطن و بخلق راستی بهیدی بونه کی بیا بله بر از آرازگر بپرسم ئامانجی دەوڵەتی تورک لەم ناوچانە و پاشان ئەو لەشکرکێشیانی کە کروێتی سەر و ناوچانش کە بەڕێستان باستان کرد کە بە بەردەوامی شەڕ و ڕوبەڕووبوونەوە هەیە ئایا ئامانجی دەوڵەتی تورک لە داگیرکردنی ئەم ناوچانە چییە؟ ئایا تەنها ئامانجیان شەڕە لەگەڵ گەریلاکانی ئازادی وەکو خۆیان بە پاساو ئەهێنەوە یاخود دەیانەوێت خاکی باشووری کوردستان داگیر بکەن و ئەمەش تا چەند پەیوەستە بەو خەونەی کە دەوڵەتی داگیرکەری تورک ئەیەوێت خەونی خەلافەتی عوسمانی زیندوو بکاتەوە و لە ئێستاشدا بە داگیرکردنی ئەو ناوچانە ئەیەوێت وردە وردە لە ئامانجەکەی نزیک بێتەوە. زیاتر از 100 سال دولت ترک هیوی امیدن و اون کو دیسان وکرده نوچین سنوری به تایبتی جیل او کت بیجنوی لاتن نین او دو وقتی دا کت دوی وقتی دا پارزگه آدو که جی سر پیلات نین او وقت بو بگم جبر کل سال 1969 پاش دا پاره دوک بویا پارزگرد بره داجی سر به سنور ولایت نینا بود لسال 2017 دولت ترک بنگه بارگاهیم خود دانان سنور پارزگه ها نینا و دنابر دوک و نینا و با بود بیشن قضا شیخان دورن عشیق و برطل الوان دور آکنجی کرن ترکیه به مبست بهانه یک چند دا بچیک جیبیدن اگر نه به مبست بهت باشور کردستان و دولت قدی داگیر بکت و خود دولت یعنی او خونوی او 100 سال در باز بوی لیوه کردن جبر هنده جین و مطرسی هنده هیا دولت ترک هر بهانه که نبیتن جیک هر دهیتت نوا باشور کردستان در طایبتی جی دورن ود بیشنه پارزگاه دو که آنکو دوران بهدینان لکه ترکیه بنگه بارگاه خول هند دوران قایم دکن بداخوه هند چیاین سنور دوران آمدیه و دوران شیراتزه و حدیثان برواری بالا و آلی زاخوشی من بارگاه خود دانید که ترکیه به مبست ایدی وان دورا چول نکد ایدی وان دورا در نکوید راستی جوشی جه مطرسیه یعنی و اول جه سیز بو هر خلقه که جه گمانه که گلکا مزن هر کرید به دنگی دولت عراقیه به دنگی همه تصحالات و شور کردستانیه لسروی دا گیر کره همه بردوامن جبه به دنگنو و که هیچ حلویشتا که هم بردانی نه جبر هنده و گمانت مازن حل گریدن که جور رکفتن که مطرسیدار تجی باشور کردستان دا آرادا بیدن بله بگمان این سروی که او پلانانی که هیا یاخود لأگری هر رکوتنیک لنیوان تورکیا و پدەکە و پاشان دەوڵەتی عێراق و حکومەتەکەی سۆدانی بەڵام بەلامەوە مەبەستە ئەوەش بپرسم بۆ پێی بەڕێستانەکەونە ئەو سنوورانی کە لە ئێستادا لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە داگیرکاری کراوەتە سەر ئەمێ بزانم مامەڵەی دەوڵەتی تورک
لەگەڵ هاوڵاتیانی ئەو گوندانە چۆنە، ئایا تا چەند ئاستەنگیان بۆ دروست دەکەن. پێشتر زۆر ئەم باز لەمە کرا کە بەژێک لەو گوندانە بازگەدانراوە، پێدوانی ئەمە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەبوو بێ و لە بەرامبەر ئەمەشدا مۆڕاڵی هاوڵاتیان لە چه ئاسێکدا. ئێمە دەزانین هەمیشە گەلی بادینان لە بەرامبەر داگیرکاریەکان یاخود هەر داگیرکەرێک بێوەڵام نەبوون یاخود وەڵامی هەر داگیرکارێکیان ناوەتەوە، بەڵام لە ئێسادا بەو جۆرە داگیرکاری و لەشکرکێشی بۆ ناو گوندەکان لە ئێسادامێ بپرسم مۆڕاڵی هاوڵاتیان چۆنە و پاشان دوجارینە سەرەوەشی کە ئەو ئەگەر ڕێکەوتنێک هەبێت لەسەرەوە پرسە و سواس دەکەم. مۆڕاڵە ملەتی خەلکی دەبەر بەدینان هەردەم تشی داگیرکاریە بوو لين هواكو نعم عسكري تركيا زادت للسهلين جهان الجهان عاصين الجهان استراتيجيين مثلا دبر كورجارو لينكو جاي ماتينا دبر يعني خليك خوب خوم دما رزو باغي بهاتنا صوتن ودارين بهاتنا صوتن وهدي نشان حتى اجال نخول دردول الجندي بگیرن کوبچادینن ایدی مورالا خلکی یعنی گشتی رادای کی دیل دبر آمدیش بر کتجی عسکر بویا یعنی خلک ایدی جیان ایدی نامین تلوان دبرش بر کو بارگاهن گلک خلکی العسکری ترکیه لوان دبر زده بو نهاد نشون آن زده بویا شرب هفچون هندل لوان دبر جبرنده یعنی هر چند خلکی که خدا وجدان خدا مورال خلکی که ولاد پارز خلکی که یسر به راوستای لبلیجیک خلک نگران وان ریکفتن مدرسه دادن زیر بجیره که هاتی نکرن و خلک جاوره اوه چیه دهتا کرن بسیار دیگه نبوچه وصا بوی رنگی یعنی دورتجی عسكر بويا بوشي أفضل همي هذا صوت بوشي جهنگ اشتياري هاتنا راوستان يعني بالدهان هزاران بيجن بالصدان جي سالانه سردان دورن جدا سنور دور عامدیت که جبرکو جهه که به تمامی گشتیاری زده ترجه 20 جهن گشتیاری همونو که سالانه خلق ناور راست و جیلی عراقی سردان دورن که جهن جدا هرما کردستانی جی لدنها دا او همی هاتینا زیدتر هاتینا راوستاندن و خلق زیبزی نشتن سردان و جهات یعنی جا خلق دپرسیت یعنی تا کنگی افراج بر دوام بید یعنی راستشی خلق جاوره هر رپسیاره دیگن یعنی افراج حتی کنگی بر دوام بید برکو جین و جیانه وانا کتیه مترسیه دا. بله اما دزانین تایبەت بە ئەم لەشکرکێش و هێرشانە بێدەنگێکی مەترسیدار دەبینین هەم لەلایەن حکومەتی هەرێمەوە هەم لەلایەن حکومەتی بەغداوە بەر لەوەی بچینە سەر هۆکارەکانیەوەی کە حکومەتی عێراق بێدەنگە بە شێوەیەکی گشتی کە باز لە حکومەتی هەرێم بکەین ئەمە دەزانین پەدەکە لەو چوارچێوەیە خۆی یەکلا کردەوە چۆتە بەرەی خیانەت و هاوکاری دوژمنەکە بە شێوەیەکی بەرچاو بەڵام لەگەڵەوەشتا کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی دیکە هەیە لە باشووری کوردستان ئەوانیش بە هەمان شێوە بێدەنگیان هەڵبژاردو یاخود ئەگەر هەڵوێستێکیش هەبوو بێ هەڵوێستێکی ڕەنگە شەرمنانە بێ یا لە چوارچێوەی بەیاننامەیەکی شەرمنانە تێنەپەڕی بێ بەڕێستان هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنەوە پێ دوایە ئەم بێدەنگیە لە پای چییە ئەم بێدەنگیە بەردەوام بێ مەترسیەکان لەسەر دەڤەرەکە تا چەند زێئەکە و مەترسیەکان چین کە پێویستە بەڕێستان وەک هەم ڕۆژنامەنووسێک هەم وەکو هاوڵاتیەکی سنوورەکە بخەیتە ڕوو بفەرموو. ڕاستیژی ئەوە جهێ گومانێ هەلویستێن پارت و لایەنên سیاسیên باشوورê Kurdistanê yanî mirov çend sehketê mirov ciyawaziyeka mezin digel aliyên desthilatdar hem ber vê pirsê nabînîtin yani hem layەnên opozisyonê hem jî layەnên desthilatdar û hem yanî aliyên yani em bêjin yên civaka sivîl û em bêjin yên
رک خرا و کسانی سر بخو حتی روشن بیرون نویسکار و عوجی داست وی مطسی عند مازن دانین راستی جبه جه گمانه یعنی انتوید هر کس جه خدا حلوشت خواهم دیار بکردن لحنبر چوکه و داگیر کردن آخا ولاته که دیه و ظلمه و زودداری الوی خلکی دیده کرد و صبح باروش مترسیاوی نکه چند ده هشتا مازن دلیه یعنی لسات ماشا روژا کردان لسات دوزا کردان لسات جین و جیانم خلکی کردستانی کو به دهان سالای شورشان دیکن خباتا دیکن قربانی دیکن خوینه در ریجن آوارد بن در بدر بن یعنی اف مترسیه دیسان یعنی روز بروزه یا مازنتلی تیدم لبراستی جی ام شرمزاری ام وان آلین حتی که به هلویست لهم بروی پرسه راستی هم شرمازار دکن هر چلای هم بید هم وکو در صلاة هم وکو اپوزیسیون هم وکو آلیم پیوندی داریم و وید دوره و باشور کردستانی همی پید وجی هم بروی هلویست که گله که لاواس هیا هلویست که یعنی هاتیت گشتی راده که گو بتنه در سوشیال میدیا دا بگن چند کسا گوتاره که بفیسن یا رخنه که بگیرن یا گازده که بکن که لیه که بکن اگر نه پیتویا روشنبیر و نویسکار و چالاگوان و همیا پیک و هلویست که جدیل هم بر به منتصی و لشکر کشی متصی داره با راستش جه داخیره که پیتوینیم نه بله لچوارچوی بیالستیکی حکوومەتی عێراق ئەتوانم دوو پرسیاری کورت بکەم لەلایەک بۆ نمونەیە دەزانین حکوومەتی عێراق لە کۆمەڵێک ڕێکەوتن و پەیوەندیدایە لەگەڵ دەوڵەتی جاریکەری تورک هەم لە ڕووی ئەمنی هەم لە ڕووی سەربازی و لەشکری وەگەوەی خۆیان باسی ئەکەن لەگەڵ ئەوەشدا ئێمە دەزانین کە لەشکرکێشەکانی ئەم جارە بە تایبەت تێپەڕاندنی تەواوی سیادەی خاکی عێراقە ئێمە لەم چوارچێوەیەدا هێزێکمان هەیە یاخود کۆمەڵێک هێزمان هەیە بە ناوی هێزەکانی پاسەوانی سنوور ئێمە دەزانین ئەم هێزانە لە بەرامبەر لەشکرکێشی تورکیا تەواو بێ هەڵوێستن نەک هەر هەڵوێستیشیان نییە لێرە و لەوێ بیستومانەکە تەنانەت هاوکاری و ڕێنوێنی دەوڵەتی تورکیش دەکەن و زۆر کات دەوڵەتی داگیرکەری تورک بە ئۆتۆمبیل و کەرەسەی سەربازی هێزەکانی پاسەوانی سنوور زۆر کات تەداخلی ناوخاکی باشووری کوردستان دەکەن. ویستم ئەمە بەستمەوە بەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هاوڵاتیەک یاخود کۆڵبەرێک لە پێناو بژێوی ژیانی خۆی دەیویست دەربازی سنوور بێەوە بۆ بینیمان لەلایەن هێزەکانی پاسەوانی سنوورۆ لە هەرێمی هەورامان تەقەی لێکرا و دوجار شەهید بوو. یعنی بۆچی لە بەرامبەر هاوڵاتیەک بەو جۆرە کە باز لە پێناو بژێوی ژیانی خۆی ئەوەندە ئەتوانن ببنە بەڵا بەسەریانەوە، بەڵام بۆ حاڵەتێکی لەم جۆرە کە بێگومان ئەمە پرسێکی نیشتیمانی و نەتەوەیە بۆیە لە چوارچێوەی ئەم ڕووداوانەیە هەڵوێستیان هەبێ. یعنی ئەم جۆرە تەناقوزاتە لە پێناو چیدایە، ئەم دووفاقیە لە چیایە خۆی بینێتەوە و حکوومەتی عێراق دەیەوێت چی دەستکەوێت یاخود ئامانجی دەوڵەتی عێراق چیە لەوەی کە لە بەرامبەر ئەم لەشکرکێشیانە بێدەنگن. ڕاستیژێک چەند جارێک دژێک من گوتیە، یعنی دەوڵەتە تورک و دەوڵەتە عێراقی ئەم دزانین بۆ هەردوو حەز دەکەن دووزە کوردان بەرف پاش ببن، کورد هەردەم لاواز ببن، هەرێما کوردستان لاواز ببیتن، ئەوە کو دەبێژنێ قەوارەیە هەرێما کوردستانان حکومەتە هەرێما کوردستان هەوە کودن نەهادا لە باشووری کوردستانی هەی هیچ جیاوازێک لە ناوبەرە هەڵویستن نە تەهرانێ و نە ئەنقەرە و نە بەغداد هەم بەر دووزە کوردانینە. ئەف بێدەنگیە دەوڵەتە عێراقی لەسەر داگیرکردنا ئاخا هەرێما کوردستانی ئەگەر ئەوە لە جهەکێ دیبە کۆ بۆ نمونە لە پارێزگا مووسڵ با، لە بەسرا با، لە نەجەف با، لە هەر جهەکێ دیبە کۆ دەوڵەتە عێراقی تێدا سنووردارە دەبیتن دەوڵەتە عێراقی بتۆترین شێوە
جالي عسكري وجالي دبلوماسي وجالي سراسة الدولي جي حويستا كي قال لك تنت هذا بهيج رنجة كي جرازي ما ببا يك عسكري الدولة ترجي به تدنوا آخا عراق دا بله اگر مروف بالدقة صحكته جبركو آخا هرما كردستان يكون که و کنیم جا قواره که سر بخویه بو دولت عراق جی آمان جا که مازنه که اف هرما لاواز و لاوازتن لبهت اگر نکه جی لاو باز بیتن حست کتن ده قناغ اندهاتی دا هشتا فشار لسر به هرما بهتا که نو لاواز ببیتنو حتی بهتا دا گیر کردن جیش لای ده ریکفتنه که جیر بجیرا گوگومانی و متصیدان دا دولت عراقی حتی نوکه هلوستوی گله که خرابه گله که لاوازه و گومان المازن جی هل گریتن که مروف نزانتن دو قناغین ده هاتی دا که چه جورا ریکفتنه متصیدان هاتی بکرن ده پیش بینه که متصین زیده در لسه دوزا کردی لهر 4-5 جای درست نمیتم طیبتی جی لباکور و باشوری کردستان و حتی لروشا های کردستان میشه. بله جواز لهیز ولایان سیاسی کان و جواز لهم حکومتی هرم و حکومتی عراقیش اوی که لیره دا پیوستی با دربرینی هەڵوێست و ناڕەزایەتی ئەمە دەزانین هاوڵاتیانی بە تایبەت باشووری کوردستانە کە ئەبێ بزانن کە ئەمە داگیرکاریەکە و تا چەند پێویستە گەلی باشووری کوردستان و جیاواز لە سنووری بادینان کە ئێمە دەزانین لەژێر ئەو ئاستەنگ و داگیرکاریە گەورەدایە بەڕێستان وەکو ئەم هاوڵاتیەکی دەڤەری بادینان بەر لەوەی ڕۆژنامە نووس بیت چ پەیامێکت هەیە و چ داوایەکت هەیە و پێ دوایە ئێمە چۆن ئەتوانین لە ڕێگای چالاکی مەدەنی لە ڕێگای کۆمەڵێک بژاردەی مەدەنی بتوانین کە بەر بەم داگیرکاریانە بگرین و تا ڕادەیەک ڕێگە نەدەین بازارگەریەک لەسەر هەم باشووری کوردستان و هەم دەڤەری بادینان بکرێت. بڕاستیژی ئەف قۆناغەکە هەستیارە قۆناغەکە مەترسیدارە جبر هەندێکی ئەرکێ تاک بە تاکێن خەلکی هەرێما کوردستانەیە خەلکی هەر چاپاچێت کوردستانەیە هونەرمەندایە ڕەوشەبیرانە نویسکارە چالاکوان و روزنامه‌وان و مامۆستایان زانکۆیی هەر کەسێکی دجێ خودم دەبێت هەمبەر وێ پەرسێ خودی هەڵویست بێتە بڕاستیژی ئەفجا هەڵویستن جۆرا و جۆر هەبن ji ber ku ev girêdayî paşa roja ya milletê Kurd ev giştî ya xelkê Herêma Kurdistanê çunke ji ber ku rojane xelkê tê şehîd kirin xelkê gundewarê têne sotin eskerê daxil bîtin ev hemî sibahî zarar û ziyane bû her tak bi takên xelkê Herêma Kurdistanê ne tenê bû چند کسێکە بۆ لایەنێکی سیاسی بتنێ ji ber ku ev pirseka neteweyî ye pirseka axê ye pirseka dagîrkariyê ye ji ber hindê giring e her kesekî cihê xwe da xwedî helwîst bîtin ji da ku sibe li hemberî vê pirsê خو بشرمین نبینیدم بیشتر من فلانه حلویست همی جبران دیجی راستی جب ارگ بینی هر کسی که جای خدا لطیف او ارگ دکویت سر ملی خودی حلویست بیدم. بله گردوا پرسیارم بکم بگمان او بررسان کو روزنامه نووسێک پەیامت بۆ دەستگا میدیایەکان چییە و پەیامت بۆ هاوڕە ڕۆژنامە نووسەکانت یاخود هاوکار ئەو کەسانی کە لە بواری نووسین و بواری میدیایی کار دەکەن پەیامی بەڕێزتان چییە بۆ ئەوان ئایا ئەوان چۆن ئەتوانن ئەو حەقیقەتەی کە هەیە لە سنوورەکە بیگوازینەوە بەداخۆی مە دەزانین ڕەنگە بەڕێزیشتان ئاگادار بن ئەوەی کە لەم بوارەیە یاخود ئەوێ حەقیقەتەکان بگەیەنێت
تەنها چەند میدیایەک و چەند میدیاکارێکی وەکو بەڕێستانن کە حەقیقەتەکانە خەنە ڕوو تا چەند پێویستە دەستگا میدیایەکان و ڕۆژنامە نووسان بەپێی ئەو بەرپرسیارەتی کە ئەکەوێتە سەرشانیان چکە ئێمە دەزانین بەڕێزیشتان وەک ڕۆژنامە نووسێک پاش دەرگ بەواکەن کە لە ئێسادا قەڵەم و میدیا دەتوانێت هاوشێوەی چاک کاریگەر بێت بەڵام بەداخەوە لە باشووری کوردستان لە بەرامبەر ئەو مەترسیە گەورەی کە هەیە دەبین بەشێکی زۆر لە میدیاکان یاخود میدیاکانی دەرەوەی میدیای ئازاد یان ناوێرن یان بۆیان گرنگ نییە باز لەم پرسانە بکەم بەڕێستان پەیامت بۆ ئەوان چییە؟ زۆر سپاس دەکەم. گەلێکی گرنگ بیدن ئەگەر هەر کەسێک هەر ڕۆژنامەوانێک هەر دەستگایەکی میدیایی بەکاری خۆی پیشەیانە ڕابێتن یعنی بە ئەفکی خۆی ئەخلاقیانە بۆ ڤەگوهاشتنە بۆیە ڕۆڕاستی و حەقیقەت دێن و دەهێنەکردن لەسەر سنوورە لە دەڤەرن جودا جودا ڕاستیژی دەبێتن بە ئەفکی خۆی پیشەیانە ڕابن ڕاستیان ئاشکرا بکەن یعنی کاچ دەگوزاریتن چ دەهێتەکردن ئەو بهێتە ڤەگوهاستن لێ میدیا باشووری کوردستان بگیشتی مرۆڤ بێژیت دە ئاستێ پێتڤیدا نیلە دەڤی بواریدا بجهێ داخی ئەم ناوێ هیچ دەستگایەک و کەناڵێکی ژی نابینین لێ بۆ هەندێک کەناڵا هاتیە قەتەغەکردن ئەسڵەن و سەرەدانە جهێن شەڕ لێ هەیی بکەن و دیمەنان ڤەگوهێزن ئەو جهێن دهێنە سۆتان ڤەگوهێزن هەر باز بکەن هەندێک لە کەناڵین باشووری کوردستانێکی ڕاستیژی نکات بۆ ڕۆژنامەوانێ بینینە سەرەدانەوان دەڤەرە بکەتن جهێ داخەیە پێتڤیە ڕۆژنامەوان ئاستێ بەرپرساتیە vê دەڤەرێ ڕاستیان بۆ ڕایە گشتی و بۆ خەڵکی هەرێما کوردستانێکی بدەتە دیارکردن ڕاستیژ. بەڵێ بەڕێز ئاراز عەلی ڕۆژنامەوان لە دەڤەری بادینان زۆر سوپاس بۆ ئامادەبوون لەم بەرنامێ. بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ هێشتا و ئێستا بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.